شش پپولکی گوشی باخکم هر بو ويا خدا خكم هر بو والي وبباري خمم بلبلي بستان قري وما تمم هر وكو بايز رنگ زردي وم داخي درو بر لدردي وم خمي ويا خمو خراكم شوي تاريكا روجي روناكم برد سوتني قرمي هناسم بسوزي دلو اقري تاسم حوار ونالي ما توبي دنقم وربولي داني دلام كتنقم شش بابولك هي قوشي باخكم شش بابولك هي قوشي باخكم حربو ويا خدا خكم حربو والي وبباري خمم بلبلي بستان قري وما تمم حرخوم زانب جنبلي سيخم لدارو نواب بربوت جسم حرخوم زانب نردي دليخم وبا هرخوم بخوم خم بخوم هرخوم زانب جنب سرسامي قرتو مملي ريمي عرامي دسلنا ودستي دلي رنجرو بريد ركاوي مينتها الروم شش بابولك هي قوشي باخكم شش بابولك هي قوشي باخكم حربو ويا خدا خكم حربو والي وببالي خمم بلبلي بستان قري وما تمم مجدبي مجدبي مولاتن أكم بشاري بخشي واتن شاد أبي نوا أمرو ياسمي أود خذك خوابين باوخي أجيجي يعني همو خيبي أرجبي بغين خفتوني بي بابولك عالم بابولي ياسم وابصر أجي ما تبي باي شش بابولك هي قوشي باخكم مستا وری احمد فرمودن گیان بەڵێ دەستخۆشی لە سۆماخان دەکەم دەنگێکی خۆشە بەڕاستی بەڵام لە ڕاستیدا تەکنیک و ئەدا کەم بوو یانیش نەبوو و ڕەزم دەڕۆیی بەنسبەت دەنگ وەک گوتم دەنجی باش بوو بەڵام نەمدیت هەوڵی شیرینکاری یان جوانکاری بکات لە ناو گۆرانیدا ئەوەش ئەگەر بگەڕێنەوە سەر مەسەلەکەی وەکو مەسەلەی ئیسماعیلی لێ دێت ئەگەر وەکو مادەی خاو وەکو کەرستەی خاو دەنگەکە باشە بەڵام بێ مامۆستایی و بێ پرۆڤەیی و بێ ئەوەی بچنە خولەکی موزیک یان هەوڵ بدەن دەنجی خۆیان مشتماڵکەن بەڕای من ئەو شتانەیە ینی کارەکە ولا هەندێک لە کۆپلەی سێمیش دەهات ینی بۆ کۆپلەی زۆری لە خۆی دەکرد دەنگەکە بە شێوەک دەردەچوو کە دەنجی خۆی خۆشتر بوو لەوەی کە ئەو هەوڵی دەدا دەنگەکە بە زۆر لە خۆکردن دەربچێنی بەڵام دەنگەکە بە
توانێکی زۆرتر دەردەچوو لەوەی کە هەبوو داوی سەرکەوتنی بەدەخواست دکتۆر کەرەم سپاس بۆتە بڕاستی ژالیە دەنگێکی خۆشە یعنی شەکتێتنە دەنگێکی خۆشە ئەو نەبێرات ئەو تەلوین و تشتێکی گەلێکی باش دەنگێ خۆشە یەک کێماسی هەیە ئەوژێ ممکنە مەسەلا تەمرینە تدریبە مەسەلەن وەک کەچە کورد نکارێت هەر دەری بێژە گۆرانیا بێژە ئەو تەجریبەتنە خورد نەوانە هەر دەری کارن بێژن کەت کێماسیە کەمین ئێکمە دیتە و هەر یەک کێماسیە ئەوە جواب نەدەگا جواب گوت 6 پۆلە ژۆر ئەو جواب ڕاست نەدەدا وەکی نسبەتمە هەمی باش بوو دەست خۆشی لە سۆماخانەکەم ئەمێ دەکەم سەرکەوتوو بێت بەڕاستی بە ئێستادادێکی زۆر باشەوە هات دەنگێکی نەرم و لەسەرخۆ هەوڵێدا بەهێمنی گۆرانیەکە بڵێت متەمەسک ببووی کە کەمترین هەڵە بکە لە گۆرانیەکە دیارە گۆرانی هونەرمەندی خۆشەویست و خاڵی خۆش بوو خات و مەرزیە و ئاوازی کاک بورهانی مفتیزادە لێرە و سڵاو و احتراممان لەم بەرنامەیە بۆ مامۆستا بورهان دەنێرین بۆ ئاوازە خۆشەی ئومێد دەکەین لە داهاتووشی نزیک بتوانێت داوت پی کوردستان بێ و بگەڕێتەوە سەردانی کوردستان بکات و تایبەت بە سۆماخان وردەکاری جوانی ئەکرد لە گۆرانیەکەدا زۆر بە ئارامی دەیویست هەنگاوەکانی سەریشەوە بەشە بەرزەکانی بڵێت دیارە کەمێک کەم و کوڕی هەبوو لە بەشەکانی دوا کۆپلێکی و 6 پەپولەکەی گۆشەی باخەکەم بەڵام ئەوم هەست پێ دەکرد دەیویست متەمەسک بێ بە تۆنەوە کە لە تۆن لا نەدات حاڵەتی نەشاز دروست نەبێت دەستخۆشی لێکەم و لێرەدا بەڕاستی دەستخۆشی لێکەم ئافرم بۆی کە یەکەم خانمە یەکەم کچە کە لەم بەرنمەیە بەشداریەکە ئومێد دەکەم لە ستودیۆ ئەستێرانی ساڵی ئایندا کە خەڵکانێکی زۆر پەیوەندی دەکەن و داوا دەکەن گەنجی بەتوانە بێن ئەم بەرنمەیەوە ئێمە ئومێد دەکەین هەموو لە ستودیۆ ئەستێرانی داهاتوودا هەموو ئەو گەنجانەی بە کوڕ و بەکچەوە داخوازیان هەیە بۆ بەشداری لە ستۆدیۆ ئەستێران بەشداری بکەن و ئومێد دەکەیت لەم جارەشدا خانمی تازە دەنگی خۆش بێنە پێشەوە و کە سوکاریشان بەڕاستی ڕێیان پێ بدەن لەو قاڵبە دەربچێت باوکێک دەبینی توانایەکی لە کچەکەیدا دەبینێ وەکو عادەت و عرف و ڕسوماتی کوردی بەڕاستی کە زۆر چەوتە هەڵەیە و عادەتە پێیان ناخۆشە خانمەکان دەرکەون گۆرانی بڵێن وەکو عیبەیەکی لێدێ نازانم دەبێت باوکێک کە کچەکەی ببێتە گۆرانی بێ شانازی بکات بە بەو کچەوەی کە ئێستعدادێکی و دەبێتە هونەرمەندێکی گەورەی و میلەتە ئومێد دەکەم نمونی وەک سۆماخان زیاد بێت ئومێدێک بە هونەری گۆرانی کوردی بدات دووبارە سپاس بابزانین خاتوشەین تاڵەبانی ئەمە یەکەم ئافرەتی بەشدار بووە لە بەرنامەی سوودێ سێران تۆ وەکو خۆت چ قسەیەکت هەیە بۆ ئەو ئافرەتانی کە دەنگیان خۆشەوە و نەیانتوانی و بەشدار بن لەم بەرنامەیەدا ئەوانەیە کە منیش ئەمە ویست بێڵم کاک هەڵکەوتی ئازیز و خۆشەویست لە دڵی من ئاگادار بوو ئەوانە وت منیش داوا کەم لە دایک و بابی خۆشەویستی ئەو کچانە و ئەو کوڕانەی کە بەهرەکەیان هەیە ئیجازەیان پێ بدەن ئێستا ئستران میوزیکێکی ئاوە ئەستودیۆکی ئاوەمان هەیە جێگەی شانازیە ئیجازادەن بەس پەیوەندی بگرن بەخێر بن سەر هەردوو چاومان بەتایبەت کچان بەڵام خۆتان ئەزانن ئێمە لە ڕۆژهەڵاتە ئیمکاناتمان زۆر کەمە ئەم خانمە نازەنینە بەخێر بێت من خۆشحاڵم کە لە ڕۆژهەڵاتەوە ئەو تواناییە لە خۆی دیوە هاتووە و سپاسی هەمووی ئەم مامۆستانە عەزیزا کەم کە پێشوازیان کردووە ئینشەڵڵا کچانی تریچ ئەم بەهرەیانە هەست متمەئێنەن ئیجازەیان هەست بێن بۆ ئێرە پەیوەندی بگرن و باکو ئێمەی چ هونەرمەندمان زۆر بێ یاخوا ئینشەڵڵا نمونەی هونەرمەندانی بە شەخسیەت هونەرمەندانی دەنگخۆش بە هەستێکی ناسک و بەرز هەر فرەمان ببێت ئەم شۆ لەم بەرنامە سۆمای عەزیز ئەم گۆرانیە 6 پەپولەیە خوند سپاسی ئەکەم کە هەمومان دووبارە یادێ لەو عەزیز و خۆشەویستە مەرزیەمان کرد مەرزیە بۆ ئێمە هەمیشە زیندووە و من خۆی چمچوون بۆ سلێمانی سەرخاکی مەمنونتم کە
ئەو ئازیزانیچە توانیمان یادێکی لێ بکەین هیوادارم هەروە بەردەوام بن لەسەر ئەم مەسئلە کە یادی هونەرمەندانی کێ ئێستا لە لای ئێمە نین بیکەین